بەڵێ من وەکو کوردێکی باشووری کوردستان بەڕاستی داوا لە کوردانی باشوور و هەرسێ پارچەکەی تروە ئەوانشی کە لە ئەوروپاژین و ئەو مرۆڤانەشی کە مرۆڤ دۆستن و ئاشتی خوازن و مرۆڤ ناسن کە لە وڵاتانی دەرەوەش ئەژین بایکۆتی کاڵا و شتومەکی تورکی بکەن یەکەم بۆ پاراستنی گیانی کوردان و ئەو ئینسانانەی کە بێت تاوان لە ڕۆژ ئاوا ئەکوژرێن و ئازارە درێن و بێهودا ژیانیان لێسەنرێتەوە. بایکۆتکردن هەنگاوێکی زۆر باشە و ئەوەش کە زەرێکەیە لە کەرتی ئابووری تورکیا کە خۆیان ئابووریەکی شلۆقیان هەیە. بەڵێ بەڕاستی ئەویان لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە چونکە ئێمە وەکو وڵاتیان هیچمان پێ ناکرێت جگە لە ڕێپێوانی یاخود خۆپیشاندان، بەڵام ئێمە وەکو هەڵوێستێکی نیشتیمانی وەکو تاکە کوردەکان ئەومان زۆر پێ ناخۆشە چونکە سنوور بەزاندنی خاکی باشووری کوردستانە وەگەر ئەمڕۆ ئێمە فریان نەکەوین حکومەت و پەرلەمانەیە نەدەنگ ئەوەکو ڕۆژئاوامان بەسەردی و خراپتریش لە هەموو دۆخێکایەتی نێوماڵی کوردی لە هەموو شتێک گرنگترە بۆی ئێمە لەسەر پرسە چارە نووسازەکان هاودەنگ و هاوهەڵوێست بین چونکە بەڕاستی ئێستا قەزەی کوردی بۆتە قەزەیەکی قەتڵ و عامەکرێت، یعنی لەوەیان نەماوە کە ئێمە بین باسی تەفرەقەی بینی هیچ حزب و لایەنێک بکەین. بەڕاستی پێویستمان بە هەڵوێستی هەموو لایەنەکانە. بەڵێ بۆ بایکۆتکردنی شتومەکی تورکی بە هەموو شێوەیەک چونکە بەهۆی ئەو هێرشەی کە ئەکرێتە سەر ڕۆژئاوای کوردستان هێرشێکی زۆر خوێناویە کە بەرامبەر گەلی کورد ئەکرێت. بەڵێ ئێمەش لێرەوە هیچمان پێ ناکرێت کە بڕۆین لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەو شەرفانانە شەڕ بکەین، بۆیە ئەبێ بە شتێکی کەمیش بە یارمەتیان دەین بۆکو بایکۆتکردنی شتومەکەکانیان لە وڵاتی خۆمانەوە بڵێ بۆ بەرهەمێنانی زیاتر ناوخۆیی خواردن و خۆراکە خۆماڵیەکانی خۆمان. بەڵێ زۆر گرنگە چکار لە کۆنی شەوتراوە کە دارێک بە یەک داریی پێ ناکرێت بەڵام کردە کۆمەڵێک ئەتوانیت هەموو شتێکی پێ بکەی. بۆیە یەک ڕێزی و ناوماڵی کورد زۆر گرنگە بەتایبەتی چوار پارچەکان نەکە لە ناو هەرێما بەتایبەتی هەر چوار پارچەکە بە یەکۆ تەبابن ئەبێت هەڵوێستیان هەبێت چونکە ئەوەی بەرامبەر ڕۆژئاوا ئەکرێت کە ئەوەی بەرامبەر ڕۆژئاوا ئەکرێت گریمانیش نییە کە بەرامبەر باشووری کوردستان کرێت لە قەندیل و لە ئەو شوێنانەی کە هێزە شەرفان و پەکەکە و ئەوانەی تایە، بۆیە بێت هەلێسەوە هەڵوێستیان هەبێت و بۆ ئامادەکاری زیاتر بکەن. بەڵێ هیوادارم هەموو خەڵکی کوردستان و هەر کوردستانی هەر باشوور نەبێ ڕۆژهەڵاتیش بایکۆتی کاڵا و بەرهەمە تورکیەکان بکەن وەکو ئیدانەکردنێک بۆ ئەو هێرشانەی کە بۆ کوردانی ڕۆژئاواییکەن. بەڵێ بەدڵنیایەوە زەریان لێ ئەگەر بە شێوەیەکی ئێجگار زۆریش نەبێ بەڵام هەر بە شێوەیەکی بچووکیش بتوانێت زەرری ئابووریان لێ بە لە بازرگانەکانەوە دەست پێەکە ئەتوان ئیتر لە جاتی ئەوەی بکە کاڵا و بەرهەمەکان لە تورکیاوە بێنن لە وڵاتانی کەوە بێنن ئیتر خەڵکیش ئەتوانێت کە چێتە مارکێتەکانیان دوکانی جلوبەرگ و هەشتێک بێت جلی تورکی نەکرێت ئیتر بۆ شێوەش دوکانەکان کەمتر کاڵای تورکیا هێنن. زۆر بەداخەوە بەڕاستی منکو کەسی هاوڵەتی شای دەربەنی خان و کەسێک و باشووری کوردستان بەداواکەم لە هەموو حیزبەکان هەموو حکومەت بەڕاستی بەبێ جیاوازی کە بێنە دەنگتر لەوە زیاتر خەڵکی ڕۆژاوا دەربەدەر نەکرێ و خاکیان داگیر نەکرێ و مناڵ و ژن و کوڕ و دایکیان بەکوشتن نەدرێ. بەڕاست من لە خۆمەوە لە دوێنێ دەستم پێکردووە بەڕاستی بە نەکردنی هیچ کاڵایەکی بەڕاستی تورکی و داواکەم لەسەر جەمهەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستان بەڕاستی لەم ڕۆبەولاوە بەڕاستی کاڵا و هیچ شومێکی تورکی نەکردن. بەڕاستی هەموو حیزبەکانی بەڕاستی ماڵی خۆیان یەکخەن و بە هەمویان پێکەوە بڕیارێ بن بەڕاستی دەربارەی ئەم وەزایی کە بەسەر ڕۆژئاوایە. بەڕاستی ئێستا لە ڕۆژئاوایە و تەکید بێتە باکوور و بێتە لای خۆمان بەڕاستی پێشەوەی ئەم دۆخەلای خۆشمان ڕووبا بەڕاستی شتێکی ئاوا ئەبێ خۆمان ماڵی خۆمان یەخێن بە هەموو حیزبەکانەوە بەڕاستی بڕیار بین کۆتایی بەم وەزعە بێنین. بەڕاستی